دوای هەستکردن بە کەمبوونەوەی سامانی ماسی لە ڕووباری سیرواندا، ژمارەیەک گەنجی خۆبەخش زیاتر لە 170,000 پەنجەماسییان خستە نێوەئاوی ڕووبارەکەوە. سامانی ماسی ڕووی لە کەمبوون و ڕووی لە ناوچوونە لە بەرامبەرەوەی کە ساڵانێکی زۆر حکوومەت هەرێمی کوردستان کەم تەرخەم بۆ بەرامبەر تێکردنی پەنجەماسی لە سیروان و لەگەڵ ئەوەشا ڕەشەڕاوی مرۆڤەکان ڕاوچیەکان کە ڕێزمێ بۆ باشەکانیان زۆرێکیان لە کاتی مەنع ڕەشەڕاویەکەن بە تێنتی بە کارەبا بە زەهر بە ئەنواع شێوە ڕاوی ئەو ماسیە ئەکە ناڵن گەراکانیان دانن بەو هۆیەشەوە سامانێکی ماسی زۆر لە ناوچووە. بە وتەی ئەندازیارێکی کشتتوکاڵی ئێستا کاتێکی شیاوە بۆ زیادکردنی پەنجەماسی بۆ نێو ڕووبارەکە. بارکی حکوومەتیشی دەزانێت جۆرەکانی تری ماسی زیاد بکات تاوەک سامانی ماسی گەشەی زیاتر بە خۆیەوە ببینێت. یەکێکە لە زۆر گونجاوترین ماسیەکان بۆ دەریاچەیە کە توانای هەبێت بمینێتەوە قابلێتی خۆگونجاندنی هەبێت لەگە دەریاچەکە. ئێمەوە هەستین بە تێکردنی پەنجەماسی جۆری کارە بۆ پێویستە حکوومەت جۆری گراسشی بۆ زیاد بکات کە ماسیەکی گیاخۆر و قەوزەخۆرە و گەشەی ساڵانە 4 بۆ 5 کیلۆ زیاد دەکات و زۆر گونجاوە بۆ ناو ئەو دەریاچەکە. زایدەن پێویست بوو سلڤەر زیاد بکات، بەڵام سلڤەر شکر بخوا ئێشتا دەریاچەکە سلڤەری تێدایە و لە کاتی تەکە دەبینین ڕاوچیەکان مادام سلڤەر دەگرن واتە بەشی خۆی سلڤەری تێدایە بۆ ئەوەی هاوسەنگی ئەو دەریاچەیە ڕابگرین. ڕاوکردنی ماسی بە شێوەیەکی نایاسایی و بەکارهێنانی مادە قەدەغەکراوەکان لە ڕووبارەکەدا هۆکار بووە بۆ کەمبوونەوەی سامانی ماسی لە ڕووباری سیرواندا. ئەو کاتانە کە خەڵک ڕاوەکە بەڕاستی ئەمە زۆر زەرێکی زۆریاوە لەم دەرەجەی سیروانە داواکاری لەو خەڵکە لەو کاتی مەنعکە بڵین کاتی دانانی گەرای ماسیە دوورکەونەوە لەو ئیشە بە سامانی ماسیمان ئەلەم بە دەریاچەی سیروانە ئاو گەشە بکە. بەوتەی گەنجان ئەرکی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمە ساڵانە پەنجەماسی بکاتە ڕووباری سیروانەوە کە چەندین ساڵە هیچ پەنجەماسیەک نەکراوەتە نێو ڕووبارەکەوە. ئەمەش بە ئامانجیەوەی سامانی ماسی ڕوو لە کەمبوونەوە نەکات چونکە بژێوی بەشێک لە هاوڵاتیان لەسەر سامانی ماسیە لە نێو ڕووبارەکەدا. سەلاح جەمیل، کورسات نیوز، ڕووباری سیروان.